ڕێز هاوڕێیان ئەمڕۆ دوو خاڵ بە کورتی بوتان باز دەکەم. یەکەمیان سەردانەکەی یان ڕۆشتنی مەسرور بارزانی بۆ پرسەی کوڕی عەیاد عەلاوی کە لەوێش کێشەیەک دروست بووە لەگەڵ خالید شوانی وەزیری عەدلی عێراقی کە سەر بە یەکێتیە. خاڵی دووەمیش لەسەر بنەماڵەی مەسعود بارزانی و وێنەی خێزانی مەسعود بارزانی کە بۆ یەکەم جارە بڵاو دەبێتەوە. لەسەر ئەو بابەتش گوتم قسە دەکەم، بەڵام ئەوەی زۆر سەرنجی بنیۆرە کێشە ڕاکێشە سەردانەکەی یا ڕۆشتنی مەسرور بارزانی بوو تازیە و هەڵسوکەوتی پاساوانەکانی. طبعاً پاساوانەکانی مەسرور بارزانی کەسانێکی سەرسەرین زۆربەیان کەسانێکی نەخوێندەوارن وا هەز دەکەن ئەگەر مەسرور چوو شوێنێک چەند زیاتر پاڵ بە خەڵک بدەی و چەند خەڵک عەزیەت بدەی ئەوەندە ئێوە زیرەکن ئەوەندە ئێوە پرۆفێشناڵن. طبعاً ئەم شێوازە تەنانەت پاساوانەکانی دیکتاتۆرەکان ئەم هەڵسوکەوتە دەکەن. ئەگەینا خەڵکانی سەرۆکانی جیهان دەبینی پاساوانیان هەیە زۆر بە بەڕێزەوە تەسەڕوف دەکەن، بەڵامی ئەم بنەماڵە چونکە کەسانێکی ترسنووکن و دیکتاتۆر و خۆیان دەیانەوێت دەربخن، هیچیان نییە دەیانەوێت بە ڕێگەی پاساوانەکانیشیان ترس بخەنە دڵی خەڵک و ینی مەجموعەیە سەرسەری کە زۆربەیان هەرکینە و سورچینە و بارزانینە. ئەوە لێ لەگەڵ مەسرور و مەسعود یعنی من ڕێز بایە بۆ هەرکی سورچی و بارزانەکەم، بەڵام سەرسەریەکانیان پاسەوانی مەسرور و مەسعودن. سەرسەریەکانیان و گەڕەوشتەکانیان ئەوانەیە کە لەوانە تا شەشی سەرەتاییشیان مرتبە نەخوێن دەبێت. بەڵام ئەوەی زۆر سەرنج بینی ڕاکێشە ئەوە بوو هوشیار زێباری و بەنگین ڕێکاری. بەنگی ڕێکاری کابرایەکە من دەیناسنە مناڵیەوە پەروەردەی حزبی بەعث بوو، بەعسی بوو لەگەر عەلی سەدام حوسێن بوو، ئێستا وەزیری پارتی لە بەغدا. چونکە من ئەوە بەتەبیعی دەبین چونکە فەرقی پارتی و بەعث نییە، هەردووکی هەمان ڕێواز و هەمان هەڵسوکەوت و هەمان مێژ و هەمان شتیان هەیە بەرامبەر ملەتەکەیان بە بۆچوونی من کە بینیم یعنی پاسەوانەکانی مەسرور ئاوا پاڵ بە هوشیار و بەنگین و ئەوانەی دەوروبەری ئەدەن بەڕاستی یعنی بۆ ئێمە دیار بوو کە ڕێز لە هیچ کەسێک ناگرن، نەی خۆیان نەی حزبەکانی تریش. یعنی کە ئەوەی خالد شوانی بیست و دوای ئەوە سەیری ئەوی مەسرور بکەیت وتم تەبیعیە لای ئەمان، یعنی سەیری کە هوشیار زێبەری بەم عمرەوە سێ چوار پاڵی پێوە دەکەوێت ئەتیادیە لای ئەو هەر ڕادەکە بەس بەدوای مەسرور بکەوێت. بەنگین هیچ خۆی کورتە باڵایەکە هەر دیانە هەر هەواری دەکرد بەس بچتە لە نزیکی مەسرور. بەڕاستی جێگای پێکەنی بوو. مهم پاساوانەکانی مەسرور بە تایبەتی زۆر بە کوردیان بە سلێمانی دەڵێن خوێڕین، زۆر خوێڕین، چونکە زۆربەیان من ناڵێم هەموویان زۆربەیان زۆر هەڵسوکەوتی خراپ لەگەڵ خەڵک دەکەن، زۆر بێڕێزن، زۆر بێڕەوشت و بێتەربیەتن، سەرسەرین بە معنای کەلیمە سەرسەرین. بەڵام ئەوەی خالد شوانی ئەوە بوو کە من بیستم هەمان تەسەڕوفیان لەگەڵ خالد شوانی کردووە کە بەسوودفە ئەویش لەوێ بووە دیارەکەیان بینەوە پاڵیان پێوەناوە، ئەویش قسەی بە پاساوانەکانی مەسرور بارزانی وتووە پێیان وتووە بەڕاستی ئێوە کەسانی بێڕەوشتن، ئەمە ئێوە دەکەن زۆر عیبەیە، ینی دەمەقالێک دروست بووە. بەڵام لای ئەوانیش احتیاجیە جوێنیشان پێ بێ کێشەیەک نییە، مهم مەسرور بارزانیان لای ڕازی بێ. ئەم ماوەڵە هەر بیستم بڵێم کە خالد شوانی دوێنێ بوو لە تازەی کوڕەکە عەلاوی لەگەڵ پاسەوانەکانی مەسرور بارزانی کێشەی دروست بووە. من لێرەوە کە خالد دەڵێم شوانی دەڵێم کاکە وازیان لێ بێنە ئەمانە سەرسەرین بە تایفەوە سەرسەرین، ئەمانە یعنی هەر ئەمە ئازانن هیچ شتە نازانن، یعنی پاساوانەکانی مەسعودیش وانە، کوڕەکانی تریشی وانە، نەوەکانیش هەمووی ئەمان شێوازن، هەرچی سەرسەری و قەشمەر و شەلاتی و عەسابەی ئەو مەنتەقەیە کوێیان کردووە و جلیان لەبەر کردووە و ئێوە پاسەوانن لە خەڵک بدەن لە خەڵک پاڵ بدەن نازانم چی تر. دیکتاتۆرەکان هەمووی وانە، دیکتاتۆر هەمووی وانە، یعنی ئەوەندەش لە خۆیان دەترسن. یعنی زۆر جار مەسعودیان مەسرور لە سەرڕەش بۆ مەسیر دەڕوا کە هەمووی 2 کیلۆمترە 40-50 سیارە لەگەڵ خۆی دەبا، 40-50 سیارە لەگەڵ خۆی لە سەری شۆڕەوە بۆ مەسیر. یعنی ئەمە دەڵێت ئەوەیە کە لە هەموو شتێک دەترسن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەمەوێ لەسەر وێنەکانی بنەماڵەی مەسعود بارزانی قسە بکەم. من پێش 2 ساڵ ئەلبومم دەستکەوت، ئەلبومی بنەماڵە بۆ یەکەم جار من نزیکەی 25-30 ڕسمی ئەوانم بڵاو کردی ژنەکانیان. من لێرە
حەزە کە شتێک ڕوونکەمەوە یعنی کەسێک ببیتە بەرپرسێکی حکومی یان سەرۆک حزبێک یان وڵاتێک بەڕێوە ببە زۆر ئاحتیاجی خەڵک سەیری خێزانی بکە کوڕی بکە کچی بکە چۆنن چۆن دەژین بەڵام لای مەسعود بارزانی کوڕەکانی بنەماڵەکەی نابێ ژنەکانیان کچەکانیان دەرچن طبعا تەخەلوفە ئەمە نەزانیە تو سەرۆکی هەرێم بی یان تو سەرۆکی حکومەت بێ نابێ کەس کچەکە ببینێ کەس خێزانەکە ببینێ ئەمە زۆر شتێکی سەیرە لای من لەم سەردەمەدا ئەوان لای ئەوان ئەو شتە تابوویە مەمنوعە قەدەغەیە نابێ کەس ببینێ ئەوەی جارێ خێزانی خۆی بردبوو دەرەوە ئەو بوو نێچیروان بارزانی بوو دوای لیان مەنع کرد مەسعود پێیوت بۆت نییە ئەو شتە بکەی ئەوش تەرکی کرد لەسەر داخوازەکەی مەسعود بارزانی من ئەلبومێکی ئەوانم دەستکەوت زۆر ڕسمی ئەوانم بڵاو کردەوە باوەڕ بێژ ئەو ژنانەی کە ڕسمەکانی ئەوانم بڵاو کردەوە زۆریان پێخۆش بوو چونکە حەزێکە خەڵک ئەوانش ببینێ بیان ناسێ یعنی لە بینە خۆیان قسە کردبوو پێیان خۆش بوو وتی ئەگەر بمانزانی با بڵاو دەکەتەوە ڕسمی جوانتری خۆمان بۆی ئەنارد و با بڵاوی کردەوە ئەوەی ڕاستی بێ ڕسمی یەک کەس دەستم نەکەوت یەک کەس زۆر گەڕام ئەمە نزیکەی 2 ساڵە بە دوای دەگەڕم دەستم نەکەوت ئەویش خێزانی مەسعود بارزانی بوو دەستم کەوت ئێستا ڕسمێکی زۆر صاف و باش دەستم کەوت ئەو ڕسمەش ئێستا بڵاوی دەکەینەوە هەروە مەجموعەی ڕسمی حەمایلیشم دەستکەوتووە و دێت کە باسی ئەو دوو ژنە دەکەم دەوری ژن لە ناو ماڵی بارزانی دەکە دەورێکی زۆر گرنگیەیە ژن لەناو ئەو عایلەیە ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە کارتێکردنی زۆر گەورەی هەیە لەسەر عیلاقاتیان لەسەر پەیوەندیان لەسەر شەڕەکانیان ئەوەش بۆتان باز دەکەم ڕۆژێکی تر بەڵام ئێستا مەسەلەی خێزانی مەسعود بارزانی و ڕسمەکەی بتان دانم بۆ ئێستا بڵاو دەکەمەوە چونکە من پێش هەفتەیەک کۆنفرانسێکی ژنانم بینی لە هەولێری پارتی نزیکەی 500 ژنیان کۆ کردبووە مەسرور و مەسعود دەوێت دانیشت بوون لەو 500 ژنە هیچ ژنێکی بنەماڵی بارزانیم نەبینی من لێرە بە مەسعود و مەسرور دەڵێم یعنی ئایا پێتان عیبە ژنیت و یا کچیت و وەک ئەو ژنانەی کە لە قاعەکە دانیشتبوون ئەوانیش دانیشتن و بەشدار بن پێتان عیبە یان ئەوە کارێکی جوانیە ئەو ژنانەی هاتوونە قاع ئەو بوونەتە پارتی و کۆنفرانس دەبەستن ئەگەر پێتان عیبە بڵێن ئەگەر پێتان عیب نییە بوو کچەکانی ئێوە و خێزانی ئێوە بەشدار ناون بۆ خەڵک ژنی خەڵک و کچی خەڵک دەڵێن وەرە کۆنفرانس وەرە ببنە پارتی بوو ژن و کچی ئێوە دوورە نەپشتە دیارە شتێک هەیە دیارە شتێکی خراپ هەیە بۆیە ئێوە نایەن ئەوەی ڕاستی بێ ژن و کچەکانی بنەماڵەی مەسعود بارزانی بە تایبەتی شێخەکانی بارزان عایلەی مەسعود بارزانی ئەوان هەموو شتێک بوو ژنەکانیان دابین کردووە هەموو شتێکیان هەیە پارە تەیارەی تایبەت گەڕان سەپەر ئەڵماس زێر ساعتی گرانبەها بەڵام بۆیان نییە لە شوێنی گشتیان دەربچن بۆیان نییە خۆیان داخەن هەر ئەو بوو کە من نزیکەی 20-25 شوێنێکی ئەوانم بڵاو کردوتەوە ئیتریشم هەیە لە ڕۆژانی داهاتوو بڵاوی دەکەمەوە و لێرە ئێستا وێنەی مەسعود و خێزانەکەی دانم یعنی من لێرە حەزەکەم یەک شت بڵێم ئەوەی دەیەوێ وێنەی خێزانی من ببینێ بڕۆتە سێری فێسبوک بکە فێسبوکی خۆی هەیە بە ناوی جیهان ڕەوەند دەتوانێت دەهار وێنەی ئەو ببینێ یعنی زۆر ئەحتیاجیە کە من وێنەی ژن و کچەکانی بنەماڵەی مەسعود بارزانیوان بڵاو دەکەم حەقارەتێک بەرامبەر ناکەم ڕێژیان دەگرم وێنەی ناشایستەنین وێنەی زۆر طەبیعین بەجلەوە دانیشتوونە یعنی من سوکاتیان پێ ناکەم بەس پێ دەڵێم ئەمە ژنی سەرۆکی حکومەتە ئەمە ژنی خێزانی سەرۆکی پارتیە ئەمە خێزانی فلان وەزیرە یعنی ئەمە زۆر طەبیعیە بیبینی زۆر طەبیعیە ئەوان پێیان نەخۆشە ئەوان بخۆیان کردووەتە عەقدە ئەم شتە
من بڵاوی دەکەوە مافی خۆمە من بێ ڕێزیان پێ ناکەم هەر هەمویان ڕێزم هەیە بوونان وەک خوشکی بنن وەک دایکی منن وەک یعنی کەسانی بەڕێزن لای من قەت سوکاتی بەژنەکانی ئەوانم نەکردەوە ناشیکەم بەڵام زۆر تەبیعیە ڕسمەکانیشیان بڵاوکەینەوە یعنی ئەوە هیچ ئیهانەیەک نییە و هیچ سوکاتی پێکردنێکش نییە ئەتوو کە خۆت کردوتە کەسایەتێکی سیاسی ئەم وڵاتە حەقی خەڵکە چۆن کوڕەکانی تو شەو ڕۆژ دەبینن نمایشیان بۆ دەکەن با کچی توش ببینن با خێزانی توش ببینن چۆن ژنی خەڵک و کچی خەڵک کواکەوە لە قاعەکەن و کۆفرانسیان بۆ ئابەستی با خێزانی تۆ کچی توش بەشدار بن و قەڵبیان بینێ چی تێدایە طبعا ئەوەی جەیرا شێخ محەممەد خاڵ شێخ ئەحمەد کە دەبێتە خێزانی مەسعود بارزانی بووە کەمین جارە ڕسمی ئەو مەسعود بڵاو دەبێتەوە بەخۆتان هەڵیگرن سەیریکەن بە باسی ڕسمی تریشم هەیە بەڵام ئەم جار ئەمە بڵاو دەکەمەوە دەتوانن بە جوانی ببینن زۆر سافە سەعاتێکی لە دەستدایە پرسیم سەعاتەکە زێر و ئەڵماسی تێکەڵە ڕسمەکە کۆنە هەڵبەت کۆنە ئی تازەشم هەیە بەڵام ئەمەی کۆنێکەم جار دانم کەسێکە پێش لە هەشتاکان سەعاتی ئاڵتون و ئەڵماسیان لە دەست بووە خەڵکیش تووشی ئەنفال دەبوو جەیرا ئەڤ ڕسمێتە مدانە من هەندێکێ جێت بۆ ماتینێتە دێواژی هێدی بەڵاوەکەم هەوات گوت ڕسمێت ناب دەستوی ناکەون ئەوە دەست بکەفت ویش مێژی دەست بکەتی نێ نوکەیە ها بەس ئەوێ دایە من بەری ساڵێکی گوتە من نوکە نەبەڵاوەکە حتا ئەز بژمەتە نوکە گوتەم بەڵاوەکە المهم جەیرا بێجا مڕێزە وتە هەی تو کچە شێخ محەممەد خاڵدی مڕێزە وژی هەی بوو بۆ پیرێتەژی هەی یا بوتەژی هەی تو وەک خوشکەکە من وەک دایکەکە من ئەسرەجێتە دەگرم بەس بڕۆ خەڵتە ببینیت چ عیب تێدانینە وەڵڵی چ عیب تێدانینە شەر تێدانینە واز حەقارەتەی تەناکەم واز کێوەتێژی تەناکەم وەرنەت ناو خەڵکێدا وەرن بڕۆ خەڵکەوە ببینیت وەرن کۆمبینەت ناو خەڵکێدا بوشدێ بەس کوڕێتە و مێنێتە ئەو چن وهێژی نەمرۆبن ئەزانم سەڵتاتەت ماڵێدا چەند دامەزنە دێ ڕۆژێکیان بەحسکەم بەس ئەس بێرە دەستخۆشیێتە بکەم کوتە تولێت خوش زێباریا بەکردن تە تولێت خوش حەمایی لێ بەکردن و ئەزانم دەردێتە چیە زێباریا عەزیزەتەیەت کوشتین زێباریا عەزیزەتەیەت بداخکردین تە تولێت خوش وا بەکردن تە تولێت خوش حەمایی لێ بەکردن دەسێتەت خوش بس ئەف مەسەلا وێنا و ڕسما طبیعی وەرگرن وەرن ناو خەڵکێدا وەرن بێژن ئەڤە کەس هەوا ناخود وا بوو وەداوا خۆن باشە هەوڕێیان ئەوە پەیامێکی کوتم بەبادینی بوو جەیرا خانم نارد ببینن لە خێر و خۆشیدا ئەم جارە ڕسمی جەیرا و مەسعود بڵاو دەکەمەوە جاری داهاتووی حەمائیل بەڵاو دەکەمەوە و ڕسمی تازەشم هەیە و کۆنشم هەیە و ئەگەر سەیری فێسبووکەکەی من بکەن نزیکەی 25 ڕسمی ئەوانی تێدایە و ڕسمی ئەوەنین کە وێنەی ئەوەنین کە بڵێن حەقارەتم پێکرد بەیان شتێکی ناشرین لەسەر وتو بنەخێت بەجلەوە باعتیادێەوە وەرن بڕۆن سەیری فێسبووکی خێزانم بکەن دەها ڕسمی ئەوی تێدایە زۆر تەبیعیە کاکە زۆر تەبیعیە نەبەسی من خەڵکەموو یعنی بەس ئەم عائلەیە بۆیان نییە ژنەکانیان دەرچن دەتوانن ژنی هەموو کەسێک ببینن بەڵام یەکمان نابێ کەس ببینێ بۆ چییە مەوزوع باشە هەوڕێیان ببینن بە خێر و خۆشیدا و ڕۆژێکی خۆش و شاد و خواحافیزتان بێت